لميداني كردايتي كباي تختي بيرورايا 8 ساڵ پێشەساو لەنێو گوزەرانێکی باشی خەڵکو و ئۆقرەیەکی سیاسی و جوڵەیەکی باشتری بازاڕ و گوژمەیەکی گەورە لە پرۆژەی خزمەتگوزاری و سەقامگیریەکی ئابووریدا خۆپیشاندان و ناڕەزایەتی خەڵک بەتایبەتی لەو زۆنەی پێی دەوترێ سەوز دەتەقێتەوە و لە خۆپیشاندانێکی هێمنانەوە دەگۆڕێ بۆ پێکدادان و توند و تیژی کە سەرنجام ژمارەیەک هاونیشتیمانی شەهید و بریندار دەبن و خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی زیاتر لە 2 مانگ درێژە دەکێشێ. ئەگەرچی شۆڕش و خۆپیشاندانەکانی وڵاتانی عەرەبی کە سەری لە هەرەزێنانی چەند ڕژێمێکی دیکتاتۆریەوە دەرچوو بەتایبەتیش لە میسر و تونس و دواتریش لە لیبیا کاریگەری خۆی هەبوو لەسەر ئاڕاسی ڕووداوەکانی ئێرە، بەڵام دوجار خۆپیشاندانەکان لە پشتیوانی و هاوسۆزی بۆ بەهاری عەرەبی وردە گۆڕان بۆ خواستی سیاسی و گۆڕانکاری لە هەیکەل و ڕژێمی دەسەڵات لە هەرێمی کوردستان. لەپاڵ هەموو ئەمانەدا بوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و بزێو ورە و بەردەوامیدا بۆ خۆپیشاندان و ناڕەزایەتەکان و بە ماکینەیەکی ئەعلامی بەهێز و بنکەیەکی جەماوەری بەرفراوانەوە بە ناڕاستە و خۆ لە پشتەوە وەسا بوو. دوای سەرکوتکردنیشیان بە زەبری هێز هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەو خواست و داواکاریانەی خۆپیشاندان و خۆپیشاندەرانیان لە چوارچێوەی پاکێجی 8 فۆڵدەریدا داڕشتەوە و چوونە سەرمێزی دانووسان لەگەڵ هێزەکانی دەسەڵات کە ناوەڕۆکیان پرۆژە بوون بۆ چاکسازی لە جومگە هەسیارەکانی ئابووری و دارایی و سیاسی و سەربازی و پەروەردەی و کارگێڕی لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و سیستەمی حکومڕانیەکەی کە تا بەم ساتەش دەگا هیچیان لێ جێبەجێ نەکرا و وەک مەرەکەبی سەرکاغەز ماونەتەوە. 8 ساڵ دوای ئەو ڕووداوانە ئەوەی وەک پاژماوە ماوەتەوە ئازار و برینی شەهیدبوونی 10 هاونیشتیمانی و برینداربوونی دەیانی دیکە و کەمەندانبوونی ژمارەیەکی تر بوو کە جاروبار لە بۆنە و ساڵیادەکاندا بە وتارێکی سیاسی ئاماژەیان پێکرێ. ئێستا کە 8 ساڵ بەسەر ئەو خڕۆشانە جەماوەریانە و ئەو ڕووداوە جەرگ بڕانەدا تێدەپەڕێ کە لە پێناوی ژیانێکی باشتردا ڕوویاندا باری گوزەرانی خەڵک لەو پەڕی خراپیدایە و دۆخی سیاسی لەو پەڕی شپرزەی و بێمتمانەی نێوان لایەنەکان و قەیرانە ئابووری و دارایی و سیاسەکانیش تالوتکە هەڵکشا و هەڵاوساون. ساڵیادی حەڤەیش و بادەم ساڵ کەوتۆتە ساتێکەوە کە هێزە سیاسەکان سەرقاڵی گفتوگۆ و دانووسانی نێوانیانن بۆ پێگەێنانی کابینەی نوێیمی حکوومەتی هەرێمی کوردستان، کابینەیەک کە لە ئاستی شەقامی کوردیدا پێکهێنان و نەهێنانی گرنگیەکی ئەو تۆی نەماوە و لای هێزە سیاسەکانیش دابەشکردنی پۆستەکان جێگەی خواستەکانی خەڵکو و گۆڕینی ڕژێمی حکمی گرتووەتەوە. ئەگەرچی هەردوو هێزی دەسەڵاتداری هەرێم، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان خوڵقێنەری تەواوی نەهامەتیەکانن، بەڵام جارێکی دیکە و لە 2 هەڵبژاردننی جیاوازدا هاوڵاتیان شانسیان پێداونەتەوە و ملی خۆیانیان خستۆتە بەرچە خۆی ڕەحمەتی ئەو 2 هێزەی لە سایی دەسەڵاتیاندا هیچ شتێک لە شوێنی خۆیان نەماوە. بەڵام پرسیارە گرنگەکە بۆ خەڵک ئەمەیە کابینەی نوێیەم چی لە دۆخی گوزەرانی خەڵک دەگۆڕێ و هێزەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن بەتایبەتیش بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان کە تا کۆتایی لە پێناودا کۆکیکردن لە دروشم و ئەدەبیاتی حەڤەی شوبات بەردەوام بوون لەو هاوپەیمانێتی ئەخلاقی نێوانیان چیان پێدەکرێ بۆ چاکسازی و گۆڕینی ڕژێمی حکم و باشکردنی گوزەرانی خەڵک و هێنانەدی خواستی ئەو شەقامەی کە بێهیوایی باڵی بەسەردا کێشاوە. ئێستا دۆخێک لە هەرێمی کوردستان تەحەکوم دەکا کە ئەو هێزانەی بەرپرسی هەموو شکست و قەیرانەکانن کردوتە زۆرینەیەکی ئەمری واقع و ئۆپۆزیسیۆنی پێشوشی کردوتە کەمینەیەکی بێدەسەڵات. لە پاڵ هەموویاندا بێدەنگی خەڵک لەو سەدان قەیرانەی بۆی دروستکراوە و خراوەتە ژێربارێکی تااقەت پڕوکێنەوە جێگای تێڕامان و هەڵوەستە لە سەرکردنە و دەبێ بپرسین ئەرێم بێدەنگی خەڵک بێهێوابوونە لە هەمووان یان ئارامی بەر لە زریان. شارەزایانی سیاسی دەڵێن پێکهێنانی کابینەی نوێیەم لەگەڵ ئەوەی لەدایکبووی نێو ململانەیەکی سەختی ناوخۆ و ناکۆکی هێزە سیاسەکان دەبێ لە هەمان کاتیشدا میراتگیری ئەو سەدان قەیران و ئاریشانە دەبێ کە لە 8 کابینەی پێش خۆیدا بۆی بەجێماوە و خۆشی ڕەنگە ببێتە خوڵقێنەری چەند کێشە و قەیرانێکی دیکە چونکەمانەوەی ئەم مۆدێلە لە دەسەڵاتی حیزبی کە تەنها لە هەرێمی کوردستان بوونی ماوە لەسەر کێشە و دروستکردنی قەیران دەژی و دەمێنێتەوە. لە دۆخێکی وادا کە ناوچەکەش لە گۆڕانکاری خێرا و ئەگەری پێکدادانی زلهێزە نێودەوڵەتی و ئیقلیمەکاندایە و ساحەی جیۆسیاسی عێراقیش کە هەرێمی کوردستانیش بەشێکەلەی ڕەنگە دیاریکراوی زلهێزەکان بێ بۆ یەکلاییکردنەوەی ململانەکانیان کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت دۆخێکی ئارام بۆ خەڵکو و کوردستانێکی بەهێز بۆ قەوارە سیاسەکەی بخۆڵقێنێ.